بینەر و بیسەرێن دەنگی ئەمریکا ئەف دەمێوە شات جارەکادی ئەم بەرنامە ڕوانگەدا بهەڤڕاینە ئەس نەجی باڵایی لە شوونە هەفکارێ خوا سەلاح پیرۆتی بەرنامە ڕوانگە پێشکەشی وەین هێژا دکەین مژارە مەیاڤێ جارێ ئاسایشە هەرێمێ و گەفێن کومên çekdar yên girêdayî Îranê li Herêmê Budan û standard servê mijarê du mêhvanên me yên hêja hene Berêz Nasir Herkî biryarderê Komîta Asayîş û Bergiriyê Perlemanê Iraqê da her wisa berêz Nasir Babaxan mamostayê zanîngehê û nivîskar ji Virginia hûn bi xêr hatin berêzan mamosta Nasir Herkî em ji we dest pê bikeyin mijar babel cemwa germe û hêrişên grûpên çekdar vê dawiyê li Iraqê zêde bûne li alekî danûstandin hene li aliyê din grûpên çekdar yên li Iraqê ku ser bi Îranê vene hêrişa encam din çi hêrişên mûşekan li ser bingehên leşkerî bi taybet bingehên ku hêzên Emerîkî û biyanî têda ne her wisa kuştina çalakvanan jî li Iraqê hatiye destpêkirin û pêşî niha jî hebû niha jî çalak bûye hûn weke Perlemanê Iraqê vê yekê çi dadbînin û hûn çawan di nava xwe da danûstandinan servan êrişan dikin ئەو کاتت باش و کاتی گشت بیسەرانی دەنگی ئەمریکا باش هیوادارین ئەم کاتە کاتێکی سوودمەند بێ بۆ هەموو بیسەرانی دەنگی ئەمریکا سەبارەت بە بارودۆخی ئاسایش عێراق بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی ئاسایشی عێراق ئالۆستر دەبێ و ڕۆژ بە ڕۆژ بارودۆخەکە مەترسیدارتریش دەبێ ئەمەش کۆمەلی هۆکارێکن کە ئەم عێراقی گەیاندۆتە ئەم قۆناغە مەترسیدارێکی ئێستا ئێمە تێدا دەژین هۆکاری سەرەکی ئەگەر بۆ ژوو بچینەوە بڕقی ئەوەتەی کە دەسەڵاتی دەوڵەتێک دروست بووە بە ناوی جمهوریەتی عێراقی ئەنی نەیتوانیوە پێکەوە ژیان بکاتە بەرنامەی خۆی و نەیتوانیوە کە ئەوانەی کە دێنە دەسەڵات بڕوایان بە مافی هەموو پێکاتەکانی عێراقی هەبێ و تا ئێستا ڕەنگە لە بڕوایاندا نەبێت کە عێراق وڵاتێکی فرە پێکاتەیە وڵاتێکی فرە ئاینیە وڵاتێکی فرە نەتەوەیە پێویستە ئەم نەتەوانە متمانە لە نێوانیاندا هەبێ و ئەو پێکاتانە شەریک بن لە بڕیاری سیاسی و لە بڕیاری نیشتمانی عێراقی ئەمە لایەکی تریش پاش ئەوەی کە عێراق ئازاد کرا بە ناوی هەویەی عێراق گۆڕا بە وڵاتێکی اتحادی دموکراتی بەڵام بەداخەوە ئەوانەی کە ئێستاش لە دەسەڵاتن تا ئێستا بڕوایان بەو هەویەی نوێی عێراقی نیە لە هەمان هەلەکانی دەسەڵاتەکانی پێشوو دووبارە دەکەنەوە سوودیان لە هەلەکانی پێشتر وەرنەگرت ئەمڕۆ عێراق وڵاتێکی دەتوانم بڵێم بێ سەروەریە سەروەری عێراق کە بە خۆتان دەزانن یعنی بنامەکانی دەوڵەت بوون خاکە و گەڵە و سەروەریە بەڵام ئەوەی کە ئێستا ئەمە دەیبینی سەروەری لە عێراقداونە بۆیە عێراق بوویتە گۆڕەپانی ململانەی پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی نێودەوڵەتی و هەرێمی و نەبوونی بڕیارێکی نیشتیمانی یاخود ئینتیمای نیشتیمانی بۆ عێراق ئەویش لە عێراقداونە ئەمە بوویتە هۆکارکەوە عێراقدا بەش بووە بە چەند گروپ و چەند پێکاتەیەک و چەند حیزبێک هەر یەکیان پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆیان دەکەن دوور لەوەی کەوە پارێزگاری لە مامۆستا ناسر ئەم وەک ئەڵێ بێسەروەریەی کە تو باسی ئەەکەی و ئەم جیاوازیەی پێکهاتەکان لە پەرلەماندا دەنگ دەداتەوە کاتێککە ئەو هێرشانە پێدەین ئێوە بە ڕاشکاوی لە پەرلەماندا لەگەڵ گروپەکانی کە گومان بارن ئەو مناقشە و گفتوگو لەسەر ئەو مەسەلەیەکەین بەداخەوە لەناو ئەو هێزە سیاسەنە کە ئێستا لە عێراقدا دەسەڵاتیان بەدەستە کاتێککە بۆ ئیدانەکردن هەمویان لە ڕاگەاندنەکان ئیدانەی دەکەن بەڵام خۆ ئەو گروپانە سەر بەکوێن لەکوێ هاتوون بۆ هەمووان دەزانین ئەو گروپانە عێراقین و ئەو گروپانەش بە ڕاشکاوی باز دەکەن ینی بەبێ ئەوەی کە شەرم لە کەس بکەن دەڵێن ئێمە بەردەوام دەبین چالاکی ئەنجام دەدەین تاکو هێزەکانی هاوپەیمانان لە عێراقدا مابن تاکو هێزەکانی ئەمریکا لە عێراقدا بن ئەمە
دنی ئەم گروپانەیە کە ڕۆژانە چالاکی ئەنجام دەدەن بۆ سەر هێزەکانی هاوپەیمانان و بەناوی خۆشیان بۆ سەر دۆستەکانی هاوپەیمانان ئەمە هەر گرێدراوی ئەمە ناسر باباخان هەر گرێدراوی ئەم قسانەی کە مامۆستا ناسر هەرکی ئەیکات ئێوە ئەو هێرشانە زیادبوونی ئەو هێرشانە بە چیەوە ئەنالیزە دەکەن ینی دەگەڕێنەوە بچی بۆ ئەو دیالوگەی کە ئێستا ئەمریکا لەگەڵ ئیران دەستی پێ کردووە یانیش دوای ئەوەی کە باسی ئەوە ئەکرێ هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان پاشەکشە دەکەن یان خۆیان دەکشێننەوە ئەم وەک ئەڵێن تەژیەک دروست بووە بۆ ئەو گروپانە سەرەتا ڕێزسڵام هەیە بۆ ئێوە و میوانی بەڕێزی بەرنامەتان کرد نەسر ئەوەی ڕاستی بێ بە باوەڕی مشابەتی غەزەلی بشێوی و ناسەفهەمگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە یەک وشەدا کۆماری ئیسلامی ئەو هیچ شک و گومانی تێدانەوە هەر کەسێکی کەبی هەبێت بە هەر جۆرێک ئەو نماشات کە پاسایی بۆ بێنێتێت بە باوەڕی من مەسەلەکە بەلاڕێدا دەبێت لە کاتێکدا کە کۆماری ئیسلامی لە میان خەریکی وتوێژە بەڕواڵەت خەریکی وتوێژە بۆ ئەوەی کە بتوانێت دەستێکی باڵای لە وتوێژانەدا هەبێت بۆی کە بتوانێت لەم وتوێژانەدا ئیمتیازێکی زیاتر لە ئەمریکا وەربێ هیچ گومانم لەوەی دانەبێت کە بشێوی لە ناوچەدا ساز دەکات بە تایبەتی لە عێراق لە ئەفغانستان لە لوبنان لە سووریا لە هەر شوێنێکی کە دەستی بڕواوە ئەو تعبیری هیلالی شیعەی کە بۆ خۆی سەردەمی قاسم سولەیمانی ڕێبەرایەتی ئەو جغرافیایی دەکرد واقعیت ئەوەیە کە دەهەوێت بۆ شێوەیە دەستی باڵەوە ئەجینا چۆنا ببینی بۆ چالاکوانێکی مەدەنی کە لە کەربەلا دەکوژێت خەڵکەکە بە عام دێنن هێرش دەکەن سەر کۆنسولخانەی کۆماری ئیسلامی و دیوار و با بڵێن بیناکەی ئاگر دەکەن ئەوە ڕاستیەکە کە بۆ خەڵکی عێراقیش ئەوە سەرمێنراوە تەنانەت بۆ کارناسر باسی لەوە کرد ئەو گروپە میلیشیانە حاشا لەوە ناکەن و ناشی شارنەوە کە ئەوان بەدژی ئەمریکا بۆ دەرکردنی ئەمریکا و پاشەکشەکردنی ئەمریکا لە ناوچوانە کاران دەکەن و لە هەمان کاتیشدا خۆیان کە دەبینین لە ڕێژە چەکداریەکانیاندا لە ڕێژە نظامیەکانیاندا وێنەی ڕێبەرانی کۆماری ئیسلامیان پێ و نایشانەوە لە جۆری پەیوەندیان تەنانەت ژێردەستەبوونیان لەگەڵ کۆماری ئیسلامی بۆیە من پێم وایە کۆماری ئیسلامی دەیەوێت بە ناسەخامگیرکردنی ناوچە بەرەو شێوی بردننی ناوچە امتیاز وەربگرێت لە ئەمریکا تەنیا نەک تەنیا بڵێن بۆ ئەو ڕێککەوتن نامن کە تازە هاتە دەگۆڕێت چونکە کۆماری ئیسلامی ئێستاکە بۆ خۆت دەزانین بنێ خۆدا تووشی قەیرانی زۆر سیر بووە هەر لە دوای دەرکەوتنی ئەو فایلە دەنجەکەی زەریف وەزیری کاروباری دەرەوەی ئێران کە شێوەیەکی یەکجار زۆری ناوە تەنانەت هەندێک کەس بە زەریف گەیتیان ناوێت کرد بەوە گەیشتن کە کۆماری ئیسلامی بە ئیزعانی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی کە سەرۆکی دەستگای دیپلۆماسی ئەم وڵاتەیە کە دەڵێ ئەوە ئێمە نین کە لە دیپلۆماسیەوە دێنین ڕێوشۆنی کۆماری ئیسلامی بۆ تعامل لەگەڵ وڵاتانی دێرەوە دیاری دەکەن بەڵکو ئەوە مەیدانەکە ئەو کارەکە و دقیقاً ئاماژەی بە قاسم سولەیمانی بوو هەروەها سپای قودس کە ئەوانی کە سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی بەنسبەت وڵاتانی دەریاوسێ دیاری دەکەن بۆیە من پێم وایە بەڵێ ڕاست لەگەڵ جەنابەت هاوڕام کە کۆماری ئیسلامی بۆی کە بتوانێت امتیاز وەربگرێت ئەو کارانە دەکات و درێژەشی دەبێت و کەمایەکی ئەمە پێشتری ئەو مەسالەمان لە کۆماری ئیسلامی دی بەڵێ مامۆستا ناسر هەرکی وەی دەزانی کۆپیشاندانên عێراقê ئۆکتۆبەرا 2019یان دەست پێ کرد و تا ئێستا زۆر چالاکوانی مەدەنی کوژراون و ئەو ئێوەش ئەڵێن هەندێک لایەنی سیاسی لە ناو عێراقا لە ناو پەرلەمانی عێراقا لە ناو حکوومەتی عێراقا هەن کە ئاشکران و لایەنگیری ئیران ئەکەن باشە تا ئێستا چۆن هەم پەرلەمان و هەم حکوومەت نەیتوانیوە ناسنامەی ڕاشکاوی ئەو گروپانە ئاشکرا بکات و سزایان بدە تا ئێستا بە سەدان کەس کوژراون لە خوپشاندانەکان بە دەهان کەس چالاکوان ونکراون و کوژراون بەڵام تا ئێستا کەس سزا نەدراوە هۆکاری سزانەدانی تاوانباران یا تۆمەتباران لە دەسەڵاتی تەنفیزی عراقی بەداخەوە تا ئێستا دەسەڵاتی تەنفیزی عراقی نەیتوانیوە ئەو دەسەڵاتانێک کە هەیە خۆی جێبەجێ ئەمەش کۆمە لە هۆکار هەن هۆکاری سەرەکی ئەوەیە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عراقی هێزێکی پەرلەمانی لە پشت نییە کە بتوانێت بڕیارەکان جێبەجێ بکە زۆر جار بەداخەوە ڕەنگە
لیجانی لێکۆڵینەوە پێکێنرابن و ڕەنگە گەیشتبوونەتە زانیاری تەواویش کە ئەو هێرشانە لەکوێوە ئەنجام دەدرێن و لە سەربەتچوو گرۆپێکن ئەنجام دەدرێن بەڵام تا ئێستا نەیانتوانیوە لەوەتەی ئەم دەسەڵاتی عراقی هەیە و دەسەڵاتی پێشتریش هەیە نانتوانیوە ئەوانەی کە تۆمەتبارن سزا بدرێن و بۆ ڕای گشتیش ئاشکرا بکەن بەداخەو ئەمە کەمتەرخێمێکە لە دەسەڵاتی تەنفیزی عراقی. بله مامۆستا ناسر وەک دەزانی کە هەژدەی حزەیران هەڵبژارنەکانی سەرۆکاتی ئیرانن ئایا تەئسیر و باندووری ئەم هەڵبژاردنە چەندە لەسەر ئەو هێرشانە کە ئەم دوایە زیاد دەکەن و ئەو هێرشانەی کە لە هەرێمەکە ئایا دەرهاویشتەی ناوخۆی ئیرانە یانیش ئەمە استراتیژەتی ئیرانە کە دەیەوێ هەرێمەکە هەروە شڵاژا و ئاژاوە تیابێت. ئەنتۆنی بلینکن وەزیرەوەی ئەمریکا باسی لەوە کردی کە لە کۆماری ئیسلامیدا لە کاتێکدا کە ئەم توێژانە لە وێنە بەردەوامە باسی لەوە کردی ئەگەر بێت و ئەو دەوڵەتێک ئێستا یعنی دەوڵەتی ڕوحانی تەواویش بمود دەکەیت و دواتر دەوڵەتێکی بکە بێتە سەرکارە هیچ جیاوازێکی بۆ ئێمە نابێت بە حکمی ئەوەی کە لە کۆماری ئیسلامیدا دەوڵەتەکان نین کە بڕیاردەرن بەڵکو لە کۆماری ئیسلامیدا تەنها یەک کەسەیە کە ئەویش بریتیە لە خامنەی ڕێبەری ئەم وڵاتە کە ئەوە دێنێ سەبارەت بە کاروباری دیپلۆماسی دەرەوە و نێوخۆی وڵاتدا بڕیار دەدا تۆگە سیر بکەیت تەنانەت لەو سەرکۆنەکردنی زەریفیدا باسی لەوە کرد عملاً باسی لەوە کردی وەزارەتی دەرەوەی ئەم وڵاتە هیچ دەورێکی نێت دەبێت لە سەرەوەڕا بڕیاری لەسەر بگێ و ئەوان تەنیا و تەنیا مجری و بەڕێوەبەری ئەو قسانە کە لەسەر سەرۆکەیە سەرۆ بریتێ لە خودی خامنەی کەوا بوو ئەو کارانەی کە دەکرێت بە باس بۆ خۆت ئیستراتیژی سەرەکی کۆماری ئیسلامیە کە هەندێک جار لە ژێر ناوی هەناردەکردنی شۆڕەدا نێوی لە دەبێت هەندێک جار لە ژێر ناوی محوەری مقاومەت بەحسی دەکرێت هەندێک جار لە ژێر نێوی پاراسی هیلالی شێری بەحسی دەکرێت مەبەستم ئەوەیە کە بڵم سەرۆکۆماری ئێران یا ئەساسەن ئەو پەیوەندی بە دەوڵەتی کۆماری ئیسلامی هەیە هیچ تەسیرێکی ئەو توی لەسەر سیاسەتەکانی دەرەوەی کۆماری ئیسلامی نیە بۆیە دەبینی تۆ کەسایەتێکی وەک زەریف کاتێک قاسم سلێمانی هەڵدەستی بەشار ئەسەد دێنێتە تاران لە خامنەیدا دەنیشێ وەزیری دەرەوەی ئەم وڵاتە ئاگاداری ئەو سەفەرەنی هەروە بخۆی لە فایلەکەیدا ئاماژەی پێ دەکات دەڵا ئەوە مەیدانە کە بڕیار دەدا نە دیپلۆماسی بۆیە ئەو شەڕانەی کە دەکرێت ئەو پشێویانەی کە لە سووریا هەیە ئەو پشیانەی کە لە عێراق دەکرێت ئەو پشیانەی کە لە یەمەن دەکرێت هەمووی ئەوانە نیشاندەری ئەوەن کە ئێران تەنیا و تەنیا دەیەوێت بە ئاڵۆزکردنی ناوچەکە امتیاز وەربگرێت و بۆیە لێرەدا ئەگەر کەوانەیە کە مۆڕەنگە پرسیاری دوای جەنابیش بە سەبارەت بە دەوڵەتی ئەمریکا بە نیسبەتی ئەو کارانێک کە کۆماری ئیسلامی دەکە بەداخەکی زۆر گرانەوە دەبێت بڵم کە لە ماوەی ئەو چەند مانگەیدا کە بایدن هاتووەتە سەرکار بەداخەوە سیاسەتێکی سەرکەوتووی بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی بەرامبەر بە کۆماری ئیسلامی ڕەچاو نەکردووە دەناوەک باسم لێوە کرد چۆن دەبێت تۆ کاتێک لە کاتی وتوێژکردندا وەزیری دەرەوەی ئەم وڵاتە ئەنتۆنی بلینکن بڵێ ئەم وتوێژانە تەنیا بڕیارەکە دەبێت ئەگەر خامنەی بڕیاردەرە ئێوە ئەو وتوێژانە بۆ لەگەن دەکەن مەبەستم ئەوەیە کە بڵم بەداخێکی زۆر گرانەوە سیاسەتی وڵاتانی ئوروپایی ئەڵمان ئینگلیز فەڕەنسا بەدەیان جار لە وشەی ئەنستێبڵەتی ئەیجنت واتە هۆکاری ناسەقامگیری ئێران نێو دەبن دەڵێن ئێران هۆکاری ناسەقامگیری لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن لەبەر موشەکەکانی لەبەر بەرنامەی دەستێوەردانی لە ناوچەدا حمایەت لە تێرۆریزم و هەروەها و بەرنامە ئەتۆمی کە ئێستا هەیەتی و کاتێک کە بایدن دێ بە حەزلەوە دەکات دەڵێ من هاتووم بگەڕێمەوە بۆ سەر بایخەکانی ئەمریکا بایخەکان چین ئازادیە دموکراسیە و ئەو بایخانن کە لە ڕوانگەی مافی مرۆڤ سیر دەکەن دیکە تۆ سەیری ئەو قسانە دەکەی و سەیری کردەوەکانی سیستم و دەستگای دیپلۆماسی ئەدمینستریشنی بایدن دەکەی بەداخەوە لێڕەن سیاسەتی چێکباری هەوان هەر لەو چوارچەوەدا مامۆستا ناسر لە ناسر هەرکیە پرسین وەک دەزانی کە دیالۆگی ئەمریکا و ئیران ئاکامی زۆرە لەسەر هەرێمەکە تا ئێستاش ئەوە 5 هەفتا دەرباز بوون نزیکەی 6 هەفتا داخلی 6 هەفتا بوو کە هیچ ئەنجامێکی ئاشکرا لە دیالۆگەکە دەرنەچووە ئەمریکا دەڵێ گەڕانەوە بوو پەیمانی 2015 ئەستەمە هەروسا ئیرانیش ئەڵێ ئێمە ئەو مەرجانەی کە ئێستا ئەمریکا دادەنێ قبول ناکەین ئەم سەرنەگرتنی دیالۆگ لە نێوان ئەمریکا و ئیران چ باندورێک لەسەر چ تەسیرێک لەسەر ڕەوشی عێراق دەبێت
ڕەوشی عێراق و باسم کەستا عێراق دابەش بووە بەسەر دوو تیاری یعنی دوو تیارە تیارێک ئێستا وەکو ئێوە باز دەکەن تیارێک لایەنگیری جمهوری ئیسلامی ئیران و تیارێکیش کە لایەنگیری مەسەر ئەمریکا ئێستا عێراق بوویتە گۆڕاپانی ململانی ئەو دەوڵەتە هۆکارەکەش وەکو باسم کە دەگەڕێتە بۆ نەبوونی ئینتیمایەکی نیشتیمانی عێراقیەکان تەنها عێراقیەکان دەتوانن خۆیان لەم بارودۆخی کە هەیە ئێستا ڕزگار بکەن چیتر نەبنە دەستەی وڵاتانی هەرێمی وڵاتانی نێودەوڵەتی و پێکەوە بڕیار لەسەر بڕیارێکی نیشتیمانی بدەن و پێکەوە هەوڵ بدەن متمانە لە بینی پێکاتەکانی عێراقی بگەڕنەوە و پێکەوە بتوانن ئەو شەراکەتەی کە لە دەسەڵاتی عێراقیدا هەیە پەیڕەو بکەن و لە بڕیاری سیاسی هەموو پێکاتەکان بەشدار بن و ئەوەی هەموو عێراقیەکان ئینتیمان بۆ ئەو عێراق هەبی بتوانن لەم بارودۆخەدا عێراق ڕزگار بێ هەمومان دەزانین عێراق وڵاتێکی دەوڵەمەندە ئەم وڵاتە دەوڵەمەندەش ئەگەر بێت و سەقامگیری خۆی سەقامگیری عێراق بەرقرار بێ و خاوەنی سەرچاوەی دارایی خۆی بێ ڕەنگە بەرژەوەندەکانی وڵاتانی هەرێمی وڵاتانی نێودەوڵەتی لەم ناوچەدا بەرژەوەندەکان نەمینێن بۆیە من لەگەر ڕای ئێوەم هەرچەند عێراق ناسەقامگیر بێ ئەوان بەرژەوەندیان زیاتر تێدا بەرقرارە بۆیە قرارەکە لە دەستی عێراقیەکانە عێراقیەکان خۆیان دەتوانن ئەمە بارودۆخە چارەسەر بکەن بە لێکنجیکبوونەوە یەکتری و بڕوابوون بە هەویە عێراقی نوێکە عێراقێکی اتحادی دموکراتی و فرەپێکاتی فەرای نەتەوەیە ئێمە دەبینین ئێستا ڕۆژانە خۆی ینی هۆکاری ئەم وەزعی کە دروستیش بووە هۆکارەکەی یان سیاسەتێکی نادروستی ئیدارەی عێراقی بووە ئەگەر عێراق سیاسەتێکی تەندروستی پەیڕەو بکرد بە بی لە پەراوێزخستنی پێکاتەکان نەکرابە کاتی خۆی زمانی حکومەتی پێشووتر ینی لایانی شیعی و لایانی کوردی پەراوێزکرا بوون پاشی ئازادبوونی عێراق لایەنی سونە فەرامۆش کرا ئەمە بوونە هۆکارێکەوە داعش پەیدا بێ ئەمە بووە هۆکارکەوە عێراق ناسەقامگیر بێ بۆیە گەڕانەوەی عێراق بۆ گۆڕەپی نێودەوڵەتی ڕزگاربوون لەم بارودۆخە بڕیارێکی نیشتیمانی عێراقیە گەلێک سوپاس مامۆستا ناسر باباخان وەک دەزانی ئەم دواییە هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستانیش زیادی کردووە ینی پێش ئێستا وا نەبوو هەرچەندە پێش چەندێک کە هێرشی کردە بە موشک هێرشی کردە سەر پارتێکی سیاسی کورد کە سەر بە ئیران بوون ینی هاوڵاتی ئیران بوون بەڵام ئەم دواییە لەسەر فڕوکەخانە و لەسەر هەندێک هەرێمی تری هەرێمی کوردستان هێرش زیاد بوونەتەوە ئایا سەبەبی ئەمە چییە بووی ئیران کوردستانیش ئارماش دەگەی لەم دواییە ئایا گەشتوتە و قەناعەتە کە باشووری عێراق سەربەوانە و ئیتر گومانی تیا نەماوە دەیانەوێ کوردیش بترسێنن بۆەوەی عێراق هەموو بەگشتی بکەوێتە ژێر کێفی ئیران ڕاستەکەی ئەوەیە کە خۆزگە و پرسیارە لە کاکناسر کرا چون بە حقیقت لە هەرێمی کوردستان ئێمە سیاسەتێکی دووتۆیی دەبینین یعنی ئەگەر ئەو تعبیری دوو ئیدارەیە ئەگەر بە شێوەیەکی تۆق بەکاری نەکەین ئەمە بەداخەوە ئەو دووتۆیی دەبینین لەلایەکەوە دەبینین بەرەیەک کە بابڕین دەبێتە پارتی دیموکراتی کوردستان لە بەرزکردنەوەی هەندێک دروشمی نەتەوەیی وەک هێنانەگۆڕی چەمکی سەر بەخۆی خوازی چەمکی فێدرالیزم کە کۆماری ئیسلامی زۆر بە توندی ئیدانەی ئەوەی کردووەگە لە بیرمان نەچێ گەورە قاسمی سولەیمانیە بوو کە لەگەڵ ئەبوو مەهەندی بۆ بەرەو کەرکووک هاتن و بە قەولی خوان فەتحی کەرکووکیان کرد بۆ ئەوە بوو کە ئەوان بێنن ئەو چەمکی سەر بەخۆیی خوازیە بەگشتی بەدەر لە با بڵێن ئەو مناسباتی حیزبی کە لەنێو حیزبەکان لە باشووری کوردستاندا هەیە بەڵام تۆ ناتوانێت حاشا لێ بکەیت کە پارتی هەڵگری ئەو بیرۆکەیە بۆیە کۆماری ئیسلامی بەڵام کای ناسر بۆ لەم دواییە مەسەلەن یاهو نیوز راپۆرتێکی بڵاو کردەوە کە یەکێک لە لایەنگیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سازیەکی دەستگایەکی ئەوان تاوانبار دەکەن کە دەستیان هەبوو لەگەڵ کوشتنی قاسم سلێمانی لە وەختی خۆی ئەوەی ڕاستی بێ ئەو راپۆرتی یاهو نیوز هەرچەندە ڕەدیان کردووە خۆشی ئازانی ڕەدیان کردووە بەڵام ئەمە ئەو راپۆرتی یاهو نیوزم بە وردی خوێندەوە و تحلیلی زۆر لەسەر ئەوەی
کاتێک لایەنێک دێ بخۆی بازەوە دەکات کە دەڵێت ئێمە دەستمان لەوەی دانەبوو تۆ ناتوانانی بێنی لەسەر بنەمای ئەوەی کە کابراڕەتی دەکاتەوە ئەتۆ بێنی تحلیل دەبێت کەوا بوو ئەوان بۆ خۆیان ڕاستەوخۆ ئەویان ڕەت کردەوە بۆ خۆیان باسییان لەوەی کە جۆری پەیوەندیان لەگەڵ قاسم سولەیمانی و لەگەڵ سپای قودس پەیوەندیەکی زۆر تەنگا و تەنگ و زۆر نزیکە ئەو دەرکەوتانێک کە ئێمەش دەیبینین بەڕاستی هەروە بوو لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو تا جۆری پەیوەندەکان زۆر نزیک بوو کەوا بوو ئەوەی کە بڵێن لایەنێکی کورد لە باشوور بەحث لەوەی دەکرێت کە لە کوشتنی قاسم سولەیمانیدا دەوری هەبووە بە ئیدعای ئەو وێبسایتی یاهو نیوز و ئەوان دواتر خواندیان ڕەتی دەکەنەوە تەواو ناکرێت ئەمن قسە لەسەر بەرکەوتەکان دەکەن من بەحث لەسەر ئەوە دەکەم دەڵم لایەنێک بۆ پارتی دموکراتی کوردستان هاتۆ بەحث لەسەر ئەوە دەکات بەحثی چەمکی سەربەخۆی خوازی چەمکی فدرالیزم لەلایەن کاک مەسعود وەک سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان بێنێ بەحثی لێ دەکرێت بە ئەم مەسئلەیە هەم عێراق هەم ئێران هەم تورکیا و ئەو وڵاتانی ئیقلیمی کە کوردیان کردای بە جۆری بەجۆرەکان پێی هەڵدەبەزنەوە ئەوە یەکێک لە هۆکارەکانێتی تۆ سەیری ئەوە بکە کۆماری ئیسلامی بۆ چاوکرسێنکردن وەک باست لێوە کرد بێنێ بڵێن مەقڕی حیزبی دموکراتی کوردستان لە کۆیە موشکباران دەکات لە ڕاستیدا کۆماری ئیسلامی هەر ئێستا ڕاستە کازمی بڕێکی زاویە هەیە لە عەرەبستان نزیک بۆ تۆ لەگەڵ ئەمریکا پەیوەندەکانی باشە و بە جۆرێک لە جۆرەکان کەوتوتە ئەوەی کە زاویە هەیە لەگەڵ ئێران بەڵام ئەوەی ڕاستی بێ نفوزی ئێران لە عێراق نفوزێکی لە ڕادەبەدەرە و دەتوانم بڵام تەنیا سەنگەرێکی کە ماوەتەوە کە فەتحی بکا بە تەواوی بە باوەڕی باشووری کوردستان هەرچەند عەرزم کردی مەتوبوونی ئیدارەکردنی باشووری کوردستان جیاوازە بەڵام بەعام وەک بۆ خۆت باسم لێوە کرد کۆماری ئیسلامی نەک تەنیا سەبارەت بە باشووری کوردستان لە شوێنەکانی دیکەش لە سووریا لە لوبنان و تەنانەت لە ئەفغانستان کە ئێستا قاعانی بۆتە جێگری قاسم سولەیمانی بۆ سپای قودس لێوەدا دەوری ترساندن و سپاس ناصر گیان مامۆستا ناصر هەرکی هەمان پرسیارش بووەژی گەلۆ هون وان هێرشام چ vegirêdin yani دixwazin ئەمریکا بترسîne wê derê here yan rolê Kurdan li Iraqa paşa rojê سەبارەت بە ئەم کردەوەی کە ئێستا دەکەینە سەر هەرێمی کوردستان و دەکەینە سەر عێراق بە شێوەیەکی گشتی پێشتر باسم کرد ئەو گروپانە کە بە شێوەیەکی ئاشکرا ئەنی باس لە ئەنجامدانی ئەو هێرشانە دەکەن بۆ سەر هێزەکانی هاوپەیمانان یاخۆت بۆ سەر دۆستەکانی هاوپەیمانان لێرە ڕەنگە هەندێک جار لێک تێنەگەیشتنە کە بێ ئێمە باس لەوە دەکەین کە ئەمڕۆ تا ئێستا عێراق پێویستی بەوەیەکەوە هێزەکانی هاوپەیمانان لە عێراقدا بن چونکە ئێمە دەزانین هێزی سەربازی لەانی سەربازی عێراقی نەگەیشتوتە ئاستێک کە بتوانێت پارێزگاری لە وەزع ئەمنی کە ئێستا لە عێراقدا هەیە بکات بە تایبەتی لە بوونی داعش کە ئێستا مەترسیەکی گەورەیە لەسەر هەموو عێراق و ڕەنگە ئەگەر ئێستا لایەنی هاوپەیمانان هاوکاری دەستگاکانی سەربازی عێراقی نەبن چوەکو هەوالگری چوەکو پاڵپشتی ئاسمانی ڕەنگە داعش چالاکی زیاتر بکە ڕەنگە بگاتە ڕادەیەک کە جەبهەیەکی ڕوبەڕوو لەگەڵ هێزەکانی عێراقیدا بێتە ئارا ئێمە ئەم ڕەئیە دەدەین ڕەنگە وا فکر بکەنەوە کە ئێمە بی لە ینی ئێمە دۆستاتی ئەمریکامان باشکەرا ینی دروشمی ئێمە نەخێر ئێمە بەرژەوەندی عێراق لە پێش بەرژەوەندیەکانی تردا ئێمە دەڵێن ئەمڕۆ عێراق پێویستی بەوەیە کەوا هێزەکانی هاوپەیمانان لە عێراقدا بمینێن تاکو عێراق بگاتە ئاستێکی بتوانێت پارێزگاری لە خۆی بکات لەگەر ئەوەشدا ئێمە دەڵێن بڕیاری مانەوە و نەمانی هێزەکانی هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا ئەبێ ئەم بڕیارە حکوومەتی اتحادی عێراقی بدا تا چەند بوونیان لە بەرژەوەندی عێراقدایە و نەمانیان لە ناسەقامگیر عێراقدا دەبێت ئەوەیە کە گروپەکان باشکرا باز دەکەن کە ئێمە هێرشمان نەکردوتە سەر هەرێمی کوردستان ئەو هێرشانە بۆ سەر هێزەکانی هاوپەیمانانە کە لە هەولێر و لە شارەکانی کوردستان و لە بەلەد و لەو جێگان هەیە بۆیە بە بیرکردنەوەی وان ئەم بیرکردنەوەیان هەیە بەڵام هەر گروپێکی عێراقی یاخود هەر هێزێکی عێراقی ئەگەر بیەوێ عێراق لەم قۆناغەدا دەرباز بێ ئەبێ هەولی سەقامگیری عێراق بدا عێراق ناگەڕێتەوە ساحی نێودەوڵەتی هەتاکو عێراق استقراری بەخۆ نەبینێ بەو شێوەی کە هەشە عێراق ڕۆژ بە ڕۆژ ناسەقامگیری بەخۆ دەبینێ و داعش مەترسێکی گەورە دەبێت لەسەر عێراق هەرگرێدراوی ئەو ناسەقامگیریە لە مامۆستا ناسر بابەخان ئەپرسین مامۆستا ناسر لەلایەکەوە ئەڵێن هێزە گروپەکانی یعنی چەکدارەکانی سەر بە ئیران خۆیان بەهێزەکەن بەرامبەریش ئەوە
هێزە سنیەکانیش کە ئەوانەی ڕادیکالن بە تایبەت داعش و قاعیدە نیازیان هەیە یانیش هەوڵدانیان بەهێزە بۆ ئەوەی بەڵانس لە هەرێمەکە دروست بکەن لەو کاتەدا کورد جێگایان لەکوێ دەبێت لە نێوان ئەو دوو هێزە ڕادیکالانەی کە لە هەرێمەکە هەن و دیارە ئەمریکاش بۆ ساڵێک جارێکی تر ئەو ڕەوشی ئاوارتە درێژیان کردەوە لە عێراق و لە سووریا بەڵام گەرنتی نییە کە ئەمریکا هەر بمێنێ لەو کاتەدا جێگای کورد لەکوێ دەبێت ڕاستی ئەمن بەنسبەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەمن پێم وانە بێت کە ئەمریکا ئەو سیاسەتێکی ئێستا دەستی پێکردێت تا سەر بەردەوام بێت واتە کشانەوەی گەزەکانی لە عێراق و لە سووریا و تەنانەت لە ئەفغانستان کە ئێستا دەستی پێکردو ئێمە هەردووی نێوپێرێکی توان بە کشانەوەی بە دەنگۆی کشانەوەی ئەمریکا چکارەساتێکی ئینسانی بە کوشتنی و بە دانانەوەی بووم لە کتابخانەیەکی کچانە لە کابل ڕوویدا مەبەستم ئەوەیە بڵام کە ئەمریکا ئەوە زۆر باش دەزانێت کشانەوەی هێزەکانی لە وڵاتەوە سازبوونی بۆشایی بە بێگومان ئەو گروپە تونندڕوانەی کە لەسەر بنەمای ڕادیکالیزمی ئیسلامی سیاسی دێنەگۆڕە جا فەرق ناکات جا ئەو شیعە بێ جا سونی بێ دێتە دۆڕە ئەمن پێم وایە تەنانەت بە پێچەوانەوە ئەگەر ئەمریکا بیهێ ئەو بەڵانسە لە من ناوچەکەدا ڕادبرێت دەبێ حزوری لەوێ هەبێت ئەگەر بێتەوە حزورە نەبێت بە قەولی چامسکی دەڵە دەڵڕەنگی 11 سەپتامبەرێکی دیکە لە وڵاتە ڕوودا بۆیە مەترسی ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم بیرۆکەیە بە شێوەیەکی ئۆرگانیزیشن وەک دوجار وەک داعش سەر ئەو بداتەوە ئەوان دەترسێنێ و ئەوان تا ئەو کاتێک کە وڵاتانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی دموکراتیک دەگەنە ئەنجام ڕەنگە مانەوەیان پێویستیەکی مێژووی بێ بۆ ئەمریکا و لە هەمان کاتیدا دەوری کورد ئەوەی نیشانداوە لە هەموو قۆناغەکاندا چ لەو قۆناغانەیدا کە شەڕ بەو معنایەی لە نێوان بڵێن میلیشیا شیعەکان و لە نێوان داعشدا دەورێکی نێوەنجیرانەی جێراوە یعنی بە باوەڕی من سەر ڕای هەموو ڕخنەیەکی کە لەسەر سەرکردایەتی کورد لە هەرێمی کوردستان کورد نیشانی داوە کە دەتوانێت دەوری بەڵانسێکی باش و جێڕێکەوەی کە بتوانێت ئەو تەوازنی خوایی گەلێک سوپاس مامۆستا پرسیاری کوتایی بوو مامۆستا ناسر هەرکی مامۆستا هەمان پرس کورد یعنی ئێستا هەڵوێستی کورد چوون دەبێ ئەگەر هات و ئەمریکا لە هەرێمەکە کشایەوە پلانی ئێوە پلانی کورد پێکهاتەی کورد چییە بۆ کشانەوەی دوای هێزەکانی ئەمریکا بۆی هێزەکانی ئەمریکا تا کوتایی هەر لەوێ نامێنێ و ئەگەر بمێنێش چەند کەسێک دەمێنن یعنی چەند لەشکرێک دەمێنن بۆ ڕاهێنانی لەشکری و هاوکاری لەشکری عێراقی وەک خۆیان دەڵێن ئەمریکا ئێستا کە لە عێراقا ئەمریکا ئێستا ینی کوردستانی نەپاراست و کوردستان خۆی سیاسەتی خۆی هەیە و سەرکرداتی خۆی هەیە و ینی استراتیژێتی درێژخایانی خۆشی لە بەرنامەدایە بەڵام ئێمە هەموو کاتێک باس لەوە دەکەین ئێمە لەگەر سەقامگیری عێراقداین سەقامگیری عێراقیش ئەمڕۆ وەکو باسم کرد ئەمڕۆ پێویستی بەمانەوەی هێزەکانی هاوپەیمانان هەیە چونکە عێراق تا ئێستا مەترسی داعش لەسەر عێراق مەترسیەکی گەورەیە و ڕەنگە ئێستا دەبینێن ینی ڕۆژانە کردەوەکانی تیرۆریستی لە داعشی لە ناوچە جیاجیەکانی عێراق بەردەوام بۆیە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمە پێویستیمان بەوەیە کە علاقاتی خۆمان هەرۆکو هەمومان دەزانێت هیچ کاتێک هەرێمی کوردستان علاقاتی خۆی لەگەر هیچ وڵاتێکی هەرێمی دا نەپچڵاندووە هەموو کاتێک ئێمە بیرمان لەوە کردوتەکەەوە پەیوەندیەکی باش لەگەر وڵاتانی دراوسێ هەبی بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران و لە هەمان کاتدا وڵاتی تورکیا پاراستنی پەیوەندیەکانی ئێمە ڕەنگە یەکێک بێ لە خالە بەهێزەکانی هەرێمی کوردستان کە هەموو کاتێک بتوانێت پارێزگاری لە خۆی بکاتن بەڵام بۆ ناوچەکە وەکو کاکناسیش باسی کرد ڕەنگە ئەمریکاش باش بزانێت کە کاتێکە بە شێوەیەکی ناکاو یاخۆت بە شێوەیەکی لە شوێەکان لە ناوچەکە بکشێتەوە ڕەنگە ینی ناوچەکە بارودۆخی زۆر لە ئێستادا ئارۆستر بدێ و خەڵکی ناوچەکەش بکەونە بارودۆخی نالەبار بۆیە ئێستا بە دووری دەزانێت کە ئەمریکاش بی لەوە بکاتەوە کە لە ناوچەکاندا بکشێتەوە گەلێک سوپاس مامۆستا سوپاسش بۆ میهوانên بەرنامەیە بەرێز ناسر بابەخانی مامۆستای زانینگی هێژە ڤرجینیا مامۆستا ناسر هەرکی یاری بڕیاردەرێ کۆمیتا ئاسایش و بەرگریە دی پەرلەمانی عێراقێدا بیسەرێن هێژام هاتینە داویە
مجاره ایرو یا روانگه حتی جاره کدن بمینن دو خوشیه دا هر شاد و بختور بد